ساڵی چەند؟ پێش میلاد ئەها جمهوریت بوو یعنی پێش میلادیان دەکات 2100 و ئەندەک 2600 یۆلیۆس قەیسەر سەرۆک کۆمار بوو ئێ یۆلیۆس قەیسەر کابرایەکی زۆر باش بوو بۆ خەڵکی هەژار زۆر کاری باشی کرد لە ڕۆی عەسکەریەوەش زۆر سەرکەوتو بوو ئەو بتوانی زۆر دەستکەوتی گەورە بەدەست بێنێ و زۆر یارمەتی سەربازەکانی دەدا خەڵکی هەژار دەدا عەرزی دابەش دەکرد زەریبەی لە خەڵکی هەژار کەم دەکرد لە دەوڵەمەندەکان وەردەگرت ئەوان ئەنجومەنی شوران هەبوو ئەنجومەنی شورا کەسی دەوڵەمەند بوون و پەیوەندیان باش بوو لەگەڵ دەوڵەمەندەکان ئیش و کارەکانی یۆلیۆس قەیسەریان پێ باش نەبوو یۆلیۆس قەیسەر دەیویست سیستەمی حکومڕانیش بگۆڕێ لە جمهوریەوە بوو مەلەکیەت چونکە دەیزانی ئەو ئەنجومەنی شورا هەمووی فاسدن بۆ دەوڵەمەندەکانن دژی فەقیرن زمانی شورای حکومەتی هەرێمی بالضبط ئەوە بوو اتفاقیە کە دەوڵەمەندەکان لەگەڵ ئەنجومەنی شورا کە یۆلیۆس قەیسەر بکوژن ئێرە ئەنجومەنی شورا بوو ئەم منتەقەیە لێرە لە مانگی 3 قبل پێش میلاد کوشتیان 2600 2000 ئەوە چواری پێش دەگە 69 2600 ساڵ بەر لە ئێستا لێرە لێرە بە موامرەیەک یۆلیۆس قەیسەر کویان کوشت بە خەنجەر کوشتیان کە کوشتیان دەنگوو بڵاو بوویتەوە ئێرە بە هەزارەها خەڵکی هەژار و سەرباز لێ کۆبوویەوە قبوڵیان نەکرد زانیان ئەمە موامرەیەک بوو دژی یۆلیۆس قەیسەر عادەتەن کە قەیسەرەکان دەمردن دایان سووتان دامردە دەرەوەیشە شوێنێکیان دروست دەکرد دایان سووتاندن بەڵام خەڵک لێرە قبوڵی نەکرد ئەوەندە تووڕە بوو وتی هەر لێرە دەسووتێنینە ناو ئەنجومەنی شوران چون هەرچی دار و کورسی دار و شتی دار هەبوو لێرە خۆیان کردەوە دەبێیان سووتان بەڵێ خەڵک ئیتر لەو ڕۆژەوە شەری ناوخۆ دەستی پێ کرد ساڵ شەری ناوخۆ دەستی پێ کرد ئەوە بوو سەرباز و خەڵکی هەژار یەکیان کرد دژی ئەنجومەنی یعنی شۆڕشەشی چینایەتی بووە دەستی پێ کرد دادوەریشەی سەرکێشی کوڕی قەیسەر خۆی یۆلیۆس قەیسەر کە ناوی ئاغوستۆس بوو یۆلیۆس منداڵی دەبوو ئەوە کەبەنی کرد ناوی ئاغوستۆس بوو ئەو بەنای ئۆغۆستۆس بەنای مانجیش کرایە ها مانجی هەشت ئاغوستۆس بوو کوڕەکەی ئۆکتافیان ئاغوستۆس ئۆکتافیان ئاغوستۆس بوو ئەو سەرکێشی ئەو هینەکە 2 سال شەری ناوخۆی دروست بوو لەسەر کوشتنی قەیسەر ئەوە بوو سەرکەوتن کە سەرکەوتن ڕۆمان گۆڕی لە جمهوریەتەوە بۆ مەلەکیەت لە مەلەکیەتەوە بۆ ئەمبراتۆریەت لەسەر دەستی ئۆکتافیان ئاغوستۆس یەکەمین مەلەکیەتی ڕۆما دەست پێ کرد و ئەمبراتۆریەتی ڕۆمای دەست پێ کرد کە دەکاتە کوڕی قەیسەری یۆلیۆس قەیسەر بە تەبەنی ئیتر لەسەر حکمی ئەو عەدالەتێکی زۆر هەبوو دەیانوت یعنی بۆ خەڵکی ڕۆما بۆ ئەمبراتۆریەکەی زۆر باش بوو ئەوانەی کە باڵادەست بوون ئەنجومەنی شورا و دەوڵەمەندەکان یەکتریان گرت بوو سوڵتەیان نەما لێرە سووتاندیان ئەتوانیت سەیری شوێنی سووتاندنەکەشی بکەیت ئەوە کە شکسپیر لە بەهێز شانۆگاریەکی نووسیوە یۆلیۆس قەیسەر بەناو بەیانکردن شانۆگاریەکانی شکسپیر بووە لێرە شوێنی هێشتا گوڵی لێ یۆلیۆس قەیسەرە مؤسسی بڵێن یعنی دەتوانین بڵێن خینی یۆلیۆس قەیسەر بۆ دروستبوونی ئەو ئیمپراتۆریەتە تا ئێستا خەڵک ڕێز دەگری ئەو نقطەیە چێ کاکمەکی ئەو نقطەیەوە پیشان دەداگە مرۆڤ جوان بی دوای 2665 ساڵیش خەڵک ئاوە 69 ساڵ ڕێزت دەگریتن ڕێزت دەگریتن ئەوە نمونەیەشکەیە ئەوە ئیتر ئەم شوێنە ئەنجومەنی شورای جمهوریەتی ڕۆما بوو ئەم شوێنەکە دەبینێستا وەک
ئەمە مەنتەقەیەکی بڵێ فەرمانبەرانی و حکوومەتی ڕۆما لێرە بوو لێرە بەڕێوە چووە و ئەنجومەنی شۆڕاش لێرەش کوبووناکانی خوب کرد وە قەیسەریش لێرە کوشراوە یۆلیۆس قەیسەر ویستم بە کوتی وتان باش کرد دەستخۆش شتێکی جوانە ئینسان هەر باز لە سیاست و مەسئول بارزانی پاڤڵ تاڵەبانی نەکا دەکرێت جارجار ئەو شتە ڕۆشنبیریە ئەگەر سەرکردەیەک باش بێ بۆ خەڵکی خۆی خەڵک لەگەڵی دەوەستێت ئەبەدی دەبێت ئەبەدی ئەوە یولوس قاز ئەوە گوڵی بۆ دەهێنرێ خەڵک ئێستاش پێش 1000 ساڵیش کوژراوە ئێستاش گوڵی بوو دێنن شوێنەکەی پیرودە چووکە لەگەڵ خەڵکی هەژار وەستاوە لەگەڵ مەڵەتەکەی وەستاوە لەگەڵ نیشتیمانەکە ئیلهامێکی جوانیشی فرەدایتە ناو مرۆڤاتی دژی ستەم بووە ئەنجومەنی شوورا کە پشتگیری دەوڵەمەندەکانی دەکرد و گەندەڵیان دەکرد یۆلیۆس قەیسەر وتی نا من لەگەڵ خەڵک دەبم عەرزی تەوزیع کرد لەسەر خەڵکی هەژارە کە ئەچوونە شەڕەکات دەستکەوتیان دەهێنا ئەیوت ئەو دەستکەوتا بێ بوو سەربازەکان بێت چونکە خۆیان بەکوژداوە ئەفکارێکی اشتراکی هەبوو لەو سەردەما دەست خۆش کاک